سڵاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە هاتوین بە دوواداچوون لەسەر بازاڕی ئۆتۆمبێل بکەین لە نێو هەرێمی کوردستان. ئێستا مانگی ڕەمەزانە، پێشەنگاکانی ئۆتۆمبێل لە مانگی ڕەمەزان شەوانە دەرگاکانیان دەکەنەوە. بەو ئامانجەی خێر و بێرێک لە مانگی ڕەمەزان بۆیان دەربکەوێ و هەر یەکێک ڕسقێک بۆ ماڵ و منداڵیان پەیدا بکات. هاتوین بزانین بازار چۆنە، کێشە و گرفتەکانی بەردەمیان چییە و چۆن بکرێت ئەو بازارەی کە زۆر جار جێویست دەبین. دەڵێن بازار لاواز بووە، بازار سستە، خەڵکی بیانی عەرەب نایە سیارە ببە، ئۆتۆمبێل ببە، چۆن ئەو بازارە بکەینەوە؟ سڵاو لە هەموو لایەکتان، زۆر سپاس. من دەمەوێت بزانم جارێ بازارەکە چۆنی ئۆتۆمبێل؟ هی بنسبەت بازاری چکە بازار ئێستا سفرە، ینی پێشان ڕۆژێ هەر هیچ نییە، چکە پێشان ڕۆژێ سی عەقد دەکرا، ئێستا خۆی بکوژیتن بە هەموو عەرەچەکان بێ ڕۆژێ دو عەقد عەقدەکە زیاتر نییە، چکە عەرەب نایەتن لەبە مشکلەی ڕەقەمی خاستن. جارێ مشکلەی زۆرمان سەرەکی ڕەقەمە، ئەو کەسیارەی شانسی قۆ بەچی هەبیتن یان برێن معجونە، ئەسڵەن معجونی نییە، ئەوانی کە ڕەوز دەکرێنەوە. باشە، ینی بازارتان زەعیفە، زۆریش زەعیفە. خەڵکە ئێستا هەمووتان فرۆشیارن؟ هەموو فروشیار، هەموو تاجرن. کامەران بەخێر بێن برا، ئەوانە هەموو فرۆشیارن، بازرگانن، خەوان کۆمپانیانە، هەمیان مشکلێتای. مشکلە ڕئیسی چییە؟ ترۆمپێل بۆچی بازار نییە؟ ینی پرسیارە بۆچی بازار سەفرە بازار نییە؟ ترۆمپێل ڕەقەم نابن برا. ترۆمپێل قانونی دێنین، مەنەفێس دەدگەدا سەر مۆدل 19 و 23 مەنەفێس دەدگەدا. قانونی رقم کاتیت گدا گمرکا خود دیدای 20 ورقه زیاتر دیت ایره شاسی آهنده هبیتن دبیجیت رقم نابی. باشه بلام وزیری ناوخو چند روزک برای استا گویی که ما قدر لکاسبکارانی خومان نکی کێشەکانیان بۆ چارەسەر دەکەی هاوشێوەی بڕیارەکەی بەغدا بە دوواداچوونی بۆ دەکەی بۆ هەر دەڵێن مشکلە هەیە. وەزیری ناوخۆ بخۆ ئەمە چوینەوەی گوتەمە سیارە بەس معجون بیت ناکرێت، لەحیم بیت ناکرێت، بەس ئێستا هەموو ناکرێت، هەر قوپی هەوی ناکرد، هەر قوپی بە هەر پێشتان هەیە؟ وڵا بەڵگەمە سیارەمان بردیە زۆرمان ئێستا سیارەی خۆمەیە، ئێستام سیارەی خۆمەیە، نە قنجی هەیە، نە لەعیمی هەیە، نە شوختی شێ هیچی نییە. ئەسڵەن لای ئەو لای هەلێ نەدرایە لایەکەیت کە لێدرایە چوە دەرێ وڵا شانسی خوارە هیچ عیبیشی نییە. با بە بەڵگە ئێستا سیاری خۆمە ئەگە دەرێ سیارەیەکە فۆر وێستەیە یعنی لێدرانی نییە، هیچی نییە، هیچی نییە. جارەیە سیارە ڕافعە لە پێشی دەداتن لە دووە دامی هەیە، یەک قنجی لێ پیا دەبی دەباتە سەرم پێی دەرێ وڵا ئەوە شانسی هەیە. ئەوە بەخۆی لەناو کۆنتینەریە کە دەردێنی قنجەکە شتەکە لەگەر ڕافعی دەردێنی لەو حاڵەتە. من بە دوواداچوونم کردووە زۆر دەڵێن ئەو کێشە چارەسەر بۆ نەماوە. نەخێر شتی وانە ئێستا کە ڕۆژێ بە ڕۆژێ مەهانەکمان پێ دەکەێت. چۆن لە جاران زۆر زیاتر بووە، چۆن جاران دەچوو فەعەز دەکرا قۆپە چییە بە شوختە چییە بە شانسی خوار بە ئەو کێشە نەبوو، بەس معجون دەرناویستێک پێ بوو لی دەداگەر معجون ئەستا بەڕادەکانەوەی لەوێنە ئەوەی فەعەز لە فەعسی سیارە دەرناچی نەقلی گومرجی دەکەن. باشە پێم بڵێ چێ لێرە ینی ڕدێن سپیتانە زیاتر ئاگادارە چەند سیارە هەیە لێرە ڕقم نەکرا زیاتر لە 2000 سیارەی ڕقم نەکرا 10,000 شەیە. تا چەند زەرتان کردووە؟ باسی ئیشیمان ڕاوەستایە، ئیشیمان ڕاوەستایە بەغدا ساری براوە و دەعمی داخل دەبی لێرە ساری بێدەعم بەغدا دەهێنی بە قورعان 10 سارە مدیونەی فرۆشتیە هەموو سارە ئەو ڕگەراوە بریە فەحسی یەک دەرنەچووە سیارت ماوە تۆ لە سارەما 30 سارەما 30 سیار تۆ مام کامەران ئەمە سیارە مردوتە فەحسی لە فەحسی دەرنەچووە کۆتێ من ڕۆگ و مرگ سڕی دانێ دوو مانگە سڕمدانە تا ئێستا تەلەفۆنیان نەکردین وەرە کەشفیکەوە هێ باش ئۆغرامی دێتە سەر ئۆغرامێ چێ دەداتیمە تەخمینی زەرەرەکان بکەین یعنی ئەو چ زەرەرێک کەوتۆ بەو بڕیارە زەرەرەکە کاکە ئەمە تاجرن سیارەتی نەیرە لێرەت فروش ناعالەمێ عالەمەکەشی هەی پێشمەرگاوی هەی ئەمەلاوی هەی عەرەبەوی هەی کوردە و تەنها دی مشکلە بۆ معرەزە خەڵق بن دێ فروشن ینی بەدەر لە مشکلەی مادی کێشەی کۆمەڵایەتی زۆرە بەێ باشە ئێستا ئێوە هەر هەموو تا فرۆشیارن بازار نەما کەمە زۆرە کەمە کامیران بەس مەجالێکی ڕەجاوە من وەزیرێنەوە خۆیە وەزیرێ مەیە هەڵبژارتە بوومەوەی مشکلی بۆ عالەمی خڕی حەلکە مشکلەکەیە مەزنە نەیە کچکەیە یعنی سیارە دێ ئێستاش دێت بۆمە قرارێکی بدات وەزیرێنەوە خۆ ئەو سیارانە با ڕقامکەن بەبێ مشکلە بەبێ بەلە با عالەمەکە لێک ببیتەوە ئەمە لە مەمنوع ئەو بۆتی چارەسەری دەکەن هیواتان وەزیر بەخۆی وەی گوتیە بازار بوونیە ئێستا ئەمە هەموو فروشیارن کڕیارنە پێشان عەرەب دەهات یعنی بوو نمونە
هەفتێ 4 ڕۆژ لە هەولێر بوو 3-4 سارەی دەکری و ڕقەمی دەکر و باوەسانی دەبرد ئێستا عەرەب بە هیچ شێوەکی داخل نەبی تەنها بۆ ئەوەی ئیقامەی ساڵانەی باشە پێم بڵێ وەزی معرەزەکان چۆنە ئێستا معرەز شەلەل بووە بازار نییە هیچ لە ڕووی سیارە فرۆشتن و لە ڕووی ڕقم نەکردن تێدەگەی بێجگە لەوەش ئەمە کێشەشترمان هەیە هەموو ڕۆژان لە مەرکەزانین ئەو کابرایکە سیارە لێمە کڕیوە 6 ڕۆژ بۆیە سیارەکە باشوە پاش 6 ڕۆژ دەگەڕێتەوە سیارەکە ڕقم نەبووە چەند سیارە دەبێ ئەو کێشەی هەیە زۆرە کاکە زۆرە زۆرە یعنی ئەگەر بە پارە تەخمین بکرێت زەرەرەکەت نایگەڕێت زۆرە کاکە ئێستا هەر کەس لەوانەیە لەوانە دەدەست سیارە کەمترین هەموو دە سیارە بۆ سەرەوە هەر سیارەی دەفتەرە نیوە حسابی خۆت بکە کوردستان وەکو بەشەکە لە عێراقەوەیان عێراق و سارەی لێدرانی داخل دەکات ساڵڤزەکە لێدرانە سارە بە دەعمی داخل دەبی لە عێراقی چا دەکرێتەوە لە بەسرە لە ئەم قەسەر سارە سکرا بە ڕقم بەس زەرەرەکە لە کوردستان لێرە پەیامەکمان لۆ جەنابی وەزیریە لە ڕێ قەنات بسوارە دێت و کامەرانی ئەو کێشەمان لۆ ئەرکاتەوە بە زووترین کات ماوەیە کە بەشێکی زۆر لە کاسبکاران ئەوانەی خاوەن پێشەنگان لە زمانی قەدیمەوە چەندین ساڵە لە نێو سنتەری هەولێر لەم شارە پێشەنگای ئۆتۆمبیلیان هەبووە ئێستا وەزارەتی شارەوانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێنمایی تازەی دەست پێ کردووە بە دوواداچوون لەسەر گرێبەستەکان دەکات دەڵێ کرێی ئەو پێشەنگایانە لەگەڵ ساڵی قەدیم بوو ئێستا دەبێ ئەو پێشەنگایانە کرێکانیان بگۆڕێ بەشێکی زۆر لە خاوەن پێشەنگاکان کە ژمارەن لە 300 پێشەنگە زیاتر دەبێ ماوەیە کە پەیوەندی بە ئێمە دەکەن دەڵێن کاکە فریامانکەوە سەرەوەی خۆت ئاگادار بکەوە کرێی ئەو پێشەنگایانێکی ئێستا حکوومەت دایناوە وەزارەتی شارەوانی دایناوە زۆر زیاترە لەوەی کە ئێستا بازار هەیە بابزین کێشەکانیان چییە چەندە مزداقیەت لە نێو قسەکانی ئەوەندا هەیە بۆچی ناڕازین یعنی هەموو شتێک گران بووە بۆ دەبێ ئەوانە ناڕازی بن ئەم بەڕێزە سەرۆکی ئەنجومەنی پێشەنگاکانی هەولێرە باشە تۆ لە دەستپێکدا گوتت کاکە من ڕازی نیم پێشەشی بە خێراتتان دەکەم کەناڵە جوانەکەتان کەناڵەشی پێشکەوتووە کەناڵی خۆمانە بەرێ ئێستا هەموو پیشەنگا و کۆمپانیەکان 302 پیشانگا و کۆمپانیا و معرەزی پێشترێ ئیشمان هەبوو ئەو کرێمان نەدەدا ئێستا هیچ ئیش نمایە کار نمایە لە معرەزەکان باشە چەند زیاد کراوە پێشتر چەندتان دەدا بۆ ئێستا معرەز 4 میلیۆن دەدا ئێستا لێی بوویتە 16 میلیۆن 4 میلیۆن بوویتە 16 میلیۆن معرەز 12 میلیۆن لەیەک معرەز زیادی کردی ینی بۆ یەک ساڵ بۆ یەک ساڵ معرەز ئێستا وەکو معرەز ئەو قەدیمەکە ملیۆنە 762 بوو ئێستا بوویتە 4 میلیۆن و 800 هزار ئێستا بەو هۆی کاسبی نییە ئیش نییە هەر ئیشیش نییە ئەو پارەی بدا و خەڵک هەمووی دێنە کنەمە دەرێن ئەو پارە نادرێ بەمە داوا لە حکوومەت دەکەن ئەو پارە پێداچوونەوە بکە ئەو پارە بە کەس نادرێت بۆ دەڵێن ئێوە پارەمان پێ نادرێ ینی قسەیەکی زۆر هەیە لەسەر ئەوەی کە معرەزەکان ئیشیان باشە کاکە دەڵێن چایەکە ماشەڵە ڕۆژێ بە قەدەر فەرمانبەرێک پارە دەبات ئەو وەختە نەبوو پێش ڤایرۆزی کۆرۆنای بوو ئێستا وەڵڵای زۆری معرەزەکان ئیفلازی نەیە بەرەوە هەموو قەپاتە لە سزادەوانی سەرزادێ کە دەیانگۆ دیعایان دەکردیان بۆ دەفتەرێک بە ئیزاردرا ئەوانە ئیفلازیان کردەوە لە سەرزادێ هەمووی قەپات کرایە باشە بەڕاستی معرەز ئیفلاسی کردووە زۆری زۆربەی معرەزەکان زۆر کەسە بوو گرتی بووی بە ئیجار بەجێ هێشت وازی بەڵام ئێستا من بچمە لای وەزیری شارەوانی بڵێم جەنابی وەزیر معرەزێکی لەم شێوەیە پێشتر 2 میلیۆنی دەدا ئێستا کرێکەت گران کردووە کردیتە 6 میلیۆن بۆی دەرنایێنێ دەڵێ باسی چی دەکەی کاکە تەمەشای سیارەکانیان بکە عەقدی معرەز بکە معرەز هەیە دەڵێن گەیشتۆتە دەفتەرێک کرێەکەی یعنی بەڕاستی بەبێ پەردا زۆر کەس زۆر فەرمانبەر زۆر دائیرە دژمنی کاسبکاری معرەزێ نازم مەسەلە یعنی هەز دەکەم ئەو هەز دەکەم پێ دوایە ئەو هەڵسەنگاندنەی کرا یعنی غەڵەتە ئەو هانیە کە بێ داخل ناویشەکەی بۆ هانیە ئێستا ئەمە لە پێشی ڤایرۆس کۆرۆنای لەگەر ئێستا مقارنە بکەین بوویتە 125 مایش 125 وەرە تەقسیم کە بزان دەکات چ پارەی چایەتی پارەی مەسەلەن دەرارێت تۆ چەند زیادی کردووە کری من ئەمن 2 میلیۆن بوو ئێستا بیدایەتی کردوانە 8 میلیۆن بەس ئێستا بڕۆچیان تەقویزات علەساز هێشتا نەکرایە علەساز فارس چووە بڕێکمانەوە بین نەخوارێ ئەو هێشتان دیارەیە چەند هێشتا هیچ دیارە پێت نادرێت ئەوها بڕوانە
باشە تۆ پێم بڵێ ینی قسەی زۆر لەسەرەوە بوو کە بەڕاستی ئەوە نیگەرانی کردم بەر لە بەرنامەکە گوتان کاکە بڕیارەکە زیاتر بۆ هەولێرە لە دوهۆک بەم شێوەیە نییە لە سلێمانی بەم شێوەیە نیە ئەمە تا چەند ڕاستە بەڵێ ڕاستە دەبی فەرقی هەولێر و سلێمانی دوهۆک نەبی ئەگە قرارەکە دەرچی لە ڕیز حکوومەتەوە دەبی یەک تەنفیز بی لەسەر هەولێر و سلێمانی بەڵگەتان هەیە لە سلێمانی لە دوهۆک کرێ زیاد نەبوو بی لە هەولێر زیاد ئوستا زۆری سلێمانی هەر تاپۆ کراوە تاپۆکرا بەێ ینی لەسەر خەڵک بەڵێ تاپۆ کراوە لە هەولێر ئەم شتە نەخێر نییە پێشانگای ئۆتۆمبێل لە سلێمانی شاراوانی تاپۆی کرد بەێ بە پارەیە پارە کڕیت لە هەولێر ئەم شتە نیە خۆی ئەوە کە لە سلێمانی بابرێن ئەو پێشانگایانە تاپۆکرانە و لە بەرژۆندی حکومەتیشدا بە حقیقەت چونکە حکومەت تەخمینی کرێ مەسەرمەتی بۆندی هاوڵاتیان خاون مەعرزەکان کڕیتیانەوە و ئیسفادی خوان لێ دەکەن حکومەت ئیسفاد لێ دەکەن بەڵام نێرانە ئێستاکە بەڕاستی گیرگرفتی زۆر هەیە خەڵکە زۆر گلەی دەکەن بازار وەکو جاران باش نییە چمەکن سەرۆک شارەوانی کا عەبدولواحیدی باشە گوتم ئەمە رازی نینە یەک پیشەنگا کۆمپانیا بەسەر ئەو پارەیدا رازی نییە ئەوەم کردی یاداشتم نووسە کاگومێت تا ئێرە ئاگادارم منیش ئاگادارم بەڵام پێم بڵێ ینی چ بژاردەتان لە بەردەستدا بژاردەمان ئەوەیە کەس موافق نییە لەسەر پارە کاگومێت هاتە ئێرە زۆر سپاسی دەکەن یەکەم پارێزگار هاتە ناو مەعرەزان ئەو زۆر پێخۆشحاڵە گوتی پشتگیریتان دەکەم ئینشاڵە لۆتان جێبەجێ دەکەم ئەمری جانمەتیتان دەدەم یاداشتەکەم بینە تەسمیلکەوە لەم پڕکەوە پارێزگار و لە وەزیری شارەوانی داوا لە سەرۆکی حکوومەت دەکەین هاوکاریمان بکە ئەو خەڵکە بێکارە بێکاسبیە هەمووی دێتە مەعرەز دێتە لای منم سەرۆکی ئەنجومەنم دەرێن ئیشکارمان نییە لەزگە مەعرەزەکان قەپاتکەین هەم پارەکەی زۆرە لە هەموو بوارێک لە هەموو محافزەکان زیاتر هەولێر ئیشی مەخصوصانە زۆر باشە ئوستازی بەڕێز تۆ لە مێژە ئیشی ماڕەز دەکەی خاوەن ماڕەز بەس پێم بڵێ ئێستا کاکە خەڵکێکی زۆر دەڵێ هەموو شت گران بووە سینەمایە گران نەبێت ناڕازین بەتەکیید گران بووە کێکە ئێستا ئەمن هەمە لەبەر ئەو بڕیارە دەستکاری شوێنەکەی خۆم ناکەم لەبەرەوەی کە مەتری 4000 دینار بووە ئێستا تەقدیمم کردە دەرێ مەتری 12000 دینار خۆش قبول ناکە کە بەدە کەسان ماڕازێک دەکڕین نەخێر باشە ئەگەر ینی گریمانەماندانە لە سەدادا حکوومەت زیادی کرد یان لە سەدا 200 زیادی کردیە 200 فەرمون ئێستا هەمە ساڵانە 4 میلیۆن دەدەم بەچەند رازینە بەچەند وەکو خۆی چەندەها ساڵە کاکە ناتانەوەی زیادکەن زیادکە بەس بە شێوەیەکی معقول بازاری تەکسی بازارێکی گرینگە ینی ژمارەیەکی یەکجار زۆر تەکسی لە نێو کوردستان هەیە هەر کە ئێمەیان بینی لە نێو پێشەنگاکانی ئۆتۆمبێل یەکسەر گوتیان کاکە تکا دەکەن کێشەمانەیە کێشەی لەزگەی تەکسیمانەیە بازارمان نەماوە کێشەکەتان چییە؟ کاکە ئەمە پێشەمانەوێتەوەی ئەو لۆگۆیە پەیدا بووە ئێستا هیچ بازار نەمایە بازار تەکسی ڕقراوەستایە کەس دینارشی بە سیارە ناداتن لۆگۆ لەزگە مەقسەد بەر ئەو لەزگەیە ئەو لەزگەی بۆ خراپ کاکە ئەو لەزگەیەکە من سارێکی بەناوی خۆم دەکەم یەک لۆگۆم بەناو دەکرێتن خەرکەکەی سارێ بە قس دەفرۆشی ناتوانیم ئەگە بەناوی خۆی نەکا نابی نەق بەرێ کەس ناکردن کاکە ئێستا متام سندە بازارە ئێستا بڕۆ مرور زەی تەکسی بەناو دەکرێت بڕۆ 50 معاملەیان نییە پێش 200 معاملەیان هەبوو نەما ئێستا پێشتری کابرا 6 زۆر قەشە بوو بە قەردمان دەدایە بە قەردمان دای دەچوو سارەکەمە بەنای خۆمان دەکرد ئێستا ئەو برادر بێت تەکسی لەم بگری بە قەرد ناتان بیدەمێ چکە سارم بەناو نابی یەک سارم بەناو نابی ئێستا لە هەموو دنیا کە بڕیارێک دەردەچیتن بڕیارەکە لە قازانجی کاسبکار و حکوومەت و بەرژەوەندی گشتیە شتەکان گران دەبی ئێستا کە لەزگە لێ دەدرێ ئەوەی من بزانم حکوومەت دەڵێ کاکە شۆفێری تەکسی قازانج دەکە نەخێر زەرەر دەکات ئەوەی لە دەرێ ئێستا تەلەفۆن لە بۆمە دەکاتن دەرێکاکە تخوا پێمان برین لە ڕای خۆی ئەو لەزگەی چی لێ هاتەوە چی لێ نەهات پێمان برین ئەو لەزگەیە بازارەکەی شکاندێ بەحام چەند شکاندێ یعنی نەخێر ئەو کۆمپانیایە ئەو شەریکی ئەو کۆمپانیای داینایە کۆمپانیا پێشتر تەکسی بە چەند بوو ئێستا بە چەندە کاکە تەکسی 15 زۆر قەشکە ئەگەر پێشتر بە دەفتەرێک باشتا دووسێ بازار نیە زۆر خراپ باشە فرۆشیار زۆرە یان کڕیار فرۆشیار
فرۆشیە گەلە زۆر زۆر دەفرۆشن زۆر چێ دەفرۆشی ئەوانەی دەفرۆشن معاشخۆر مۆزەفن ئێستا تەکسی زۆر ئەو بڕیارە لە قازانجی هیچ کەسەکی دانیا لە قازانجی شەریکەی دایە شەریکە قازانجە و مەسلەی دەکاتن و ئەویت کە فەقیر و فەقارە وەزارەتی گواستنەوە دەڵێ یەک دقە وەزارەتی گواستنەوە دەڵێ کاکە من هیچی مشکلەی من بەس ڕێخستنەوەیە گە پرۆسەکە بەردەوامبی ئاخری هەموو لەزگاو کرا داخل دواغ چه ساری بەناو دەکا ئەم فرۆشتم دەبێ ئەو ساری لەگوێ بەناوی خۆم بکەم کەوایە کاسبکارەکان هەموو ڕادەوەسە هەر ڕاوەستە جگە لەوەش ئەو لۆگۆی تەکسێکی ئێستاکە جێبەجێ دەکرێتن هەر شوفێرێک یەک لۆگۆی بەناو دەکرێتن دوای ئەوەی کە ئۆتۆمبێلەکەی دەفرۆشیتن دوای ئەوەی کە سەنەوەکەی بەناو دەکرێت دەرێتن لە هەمان کات ناتوان دوو لۆگۆی بەناوبی پێویستە ئەگە بێ کەسانی فەرمانبەر و موچەخۆری پلە ناوەندەکان و پلە کەمەکان ئەگەر بێوێتن استیفادە بکەن لە سەردەمی ئێستاکە پێویستە لۆگۆی ڕابۆستی لەبەرەوەی هیچ شتێک لە مەسلحەتی فەقیردان نییە جگە لەوانە کەسانی وەکوماکە ئەمە لێروکانە کار دەکەین ئێستا من ئۆتۆمبێلێکی بە ئەقسا دەفرۆشمە کەسەکی دەچمەک ئۆتۆمبێلم بەناو دەکرێت ناتوانین بەناوم ناکرێت ساڵانە سنەی کە ئەوە دەبی بەسەدە ساڵی 10,000 یان 5,000 ئەوە سارە 100,000 لە خەرچی وەردەگری خاوەن شەریکە بەڵێ یەک ساڵ زۆرش ئەوتە کارتمانەیە کارتەشینەکەم دەنێ لەسەری نووسرا هەر بەم شەوە هاتوونێتە بەڕێوەبەرایەتی گشتی گومرگی هەرێمی کوردستان بە سوپاسەوە بەرپرسان لەم بەڕێوەبەرایەتیە ئامادە بوون بەم شەوە پێشوازیمان لێ بکەن کاکێ من بەرپرسی هۆبەی ئۆتۆمبێل و ئامێرەکانە جێگری بەرپرسی هۆبەی ئۆتۆمبێل و ئامێرەکانە ئێستا گفتوگۆی لەگەڵ دەکەم سەبارەت بەم پرسە دەمەوێت گلەی و کێشەی هاوڵاتیان بخەمە ڕوو کاکێ من زۆر سوپاس بەم شەوی ڕەمەزانە ئەزیێتت کێشە هاتووی بۆ ینی پێشوازیمان لێ بکەی زۆر سوپاست دەکەین بەشێکی زۆر لە کاسبکاران دەڵێن حکوومەتی عێراق لە ڕابردوو بڕیاری داوە وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان دڵخۆشی کردین گوتیان بڕیارێکی تازە دەردەکەین سەبارەت بە هاوردەکردنی ئۆتۆمبێلی لێدراو من دەپرسم بەنیازی چین کەی ئەو بڕیارە دەردەچی خەڵکی کاسبکار دەرێ بازار نییە تۆزێک بازارەکەمان بجوولێ بابەتی ئەو ئۆتۆمبیلانەی کە بڕیاری حکوومەتی فیدرالی لەسرە بە لێدراوی داخل ببێ داخلی عێراقیان هەرێمی کوردستان ببێ ئەوڕۆ کۆبوونەوەیە کرا لە نێوان وەزارەتی دارایی و وەزارەتی ناوخۆ لێرە کۆمەڵێک سەرنج و تێبینی لەسەر ئەو بڕیارە خرایە ڕوو پاش گفتوگۆیەکی زۆر دیراسە کرا پێشنیارێک ئامادەکرا ئەو پێشنیارە بەرز دەکرێتەوە ئەوەی کە ڕەزامەندی لەسەر بدرێ بۆ سەروی خۆمان گۆڕانکاری بەسەر داهاتوە ئەوە هەر ئێستا تازە ئەو پێشنیارانە پێشکەش دەکرێت شتەمایە دیراسە بکرێن دیراسەکرا لێرە دیراسەکرا بەرز دەکرێتەوە لەوانەیە کۆبوونەوەی تریش ئەنجام بدرێ یان لە سەروی خۆمانەوە کاتێک کە پسند دەکرێت باشە کەوا هێشتا کاتی دەوێت بەڵام ئەوەی کە من دەمەوێت بە بزانین ینی هاوڵاتیان بزانن گۆڕانکاری تێدا کراوە ئەوە تەوەرێکە ئەوەش تەوەرێک مەخص بە بەس ئۆتۆمبیلانێک کێسە داخلی هەرێمی کوردستان بوون تۆمار ناکرێت کێشەی شانسیان هەیە لێدانیان هەیە ئەوانە بەپێی ڕێنمایی چوار کێشیان بۆ دروست بووە لە شانسی ئەوانە و جۆرە کێشانیان هەیە ئەوەژێکێک بوو لە تەوەرەکان ئەوەش ئیشەڵڵا بابەتێکی دیکەیە باس کراوە و پێشنیارەکان باشەکەوایە چاوەڕێ ئەوە بکەین هەواڵی خۆش بۆ کاسبکاران لە داهاتوودا لە بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان بێتە ئاراوە ئیشەڵڵا حکوومەتی هەرێم درێخی ناکە لە خزمەتکردنی هاوڵاتیان و ئیشەڵڵا لە بەرژەوەندی هاوڵاتیانیش دەبێت چاوەڕێ دەکەین باشە کاکێ من ئێمە قسە گفتوگۆمان کرد لەسەر ئۆتۆمبیلانەی کە ئەوان وەکو کاسبکارەکان باسییان لەوە دەکرد تەنها لە سنووری پارێزگا و لێ زیاتر لە 3,000 ئۆتۆمبیل دەبێت تا ئێستا ژمارەیان پێ نادەن ئەوان دەڵێن ئۆتۆمبیلەکەمان ئەوەندە زیانی بەرنەکەوتووە ئەو ئۆتۆمبیلانە هەندێک خەڵک بە واستا بە پارە چوزانن بە شێوەیەک لە شێوەکان ڕقم دەکات بۆ خەڵکی کاسبکارش ڕقم ناکرێت ئەمە زەرەرێکی زۆری لە ئابووری کوردستان و وەکو خۆیان دەڵێن لە ئێمەش گەیشتووە خۆیەوە
بڕیارێک دەرچوو لیژنەیەکی باڵا پێکات لیژنەیەکی باڵا پێکات کە لە کۆبوونەوەیکی وەزارەتی ناوخۆ زۆر دیراسەکراو بوو بڕیارە لە ناو بڕیارەکەدا تەکنیکە بوو ئەو لیژنە عولیایە لە هەرسێک پارێزگاکە وەکو یەک پشکنین دەکات کەم بۆ خۆم یەکێکم لە ڕئیسی لوزنەکەی ئەو لیژنە عولیایە ئەوەی کە لە دووهۆک دەکرێت لە سلێمانیش بە هەمان شێوە ئەوەی کە لە سلێمانیش دەکرێت بە پێچەوانە و لە دووەکیش نەفسیشن یعنی ئەوەی کە ئەو بڕیارانەی کە لە سلێمانی بەوە ئۆتۆمبیلانە دەیدا ئەو لیژنەیە لە هەموو پارێزگاکانی تریش بە هەمان شێوە دەبێت لای ئێمە ئاوایە هیچ جیاوازیەک لە بینی ئۆتۆمبیلێک بۆ ئۆتۆمبیلێکی تر نەکراوە هیچ کەسێک ئەوە قسەیە ئەو قسانە دەکرێت دوای بە دوواداچوونی بۆ بکە دوای بە دوواداچوونی بۆ بکە بڵێ وەرە کاکە بزانین ئەوە چۆن کرا ئەوە چۆن کرا بەڵگەیان نییە دەڵێ وڵا وایانگوت لای ئێمە هیچ شتێک نەکراوە با کەسێک بێ با بەڵگەیەکمان بۆ بێنێ با پێمان بڵێت تامە ئیجرات بکەین بەشی زۆر لە کاسبکاران دەڵێن بازارمان سستە ڕێنمایی و بڕیارەکانی ئەم دوایە وای کردووە بازار سست بێت سەبارەت بە کرێی پێشەنگاکان وەزارەتی شارەوانی دەڵێ لیژنەمان پێکێناوە هەموو شتێک گران بووە ناکرێت کرێی پێشەنگاکان بەسەری ساڵی هەشتاکان و 2005 بێت دەبێت بە دوواداچوون لەسەر ئەم پرسە بکرێت لیژنەی تایبەتمان پێکێناوە لە هەر شوێنێک کەم و کوڕی هەبێت ئێمە بە دوواداچوونی بۆ دەکەین سەبارەت بە ئۆتۆمبیلی لێدراو کە بەشێکی زۆر لە کاسبکاران گرەیان هەبوو جێبیستی جێگری بەڕێوەبەرایەتی هۆبەی ئۆتۆمبیل و ئامێرەکان بوون کە باسی لەوە کرد لە داهاتوودا بڕیاری خۆشیان لەلایە وەزارەتی دارایی بە هەمانگی لەگەڵ وەزارەتی ناوخۆ چەند پێشنیازێکیان هەیە ئەو گوتی هەر بڕیارێک لە قازانجی بەرژەوەندی گشتی و بازار و کاسبکارانی هەرێمی کوردستان بێ دڵنیابن وەزارەتی دارایی وەزارەتی ناوخۆ لە کۆتادا لە ماوەی نزیکی داهاتوودا بڕیارێکی لەم شێوەیە دەردەکەن ئێمەش بە دوواداچوون لەسەر پرسەکان دەکەین بەرژەوەندی گشتی لە چێ بێت ئێمە لەوێ ئامادە دەبین تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرن